لەگەی نیاوە ئەیرایە و مامەی هاتوو بۆ ماڵاوتی و مەجامە چوتی و سەتەلایت تو چی وەرەرێوتی ئەمە 1000 کەناڵ وەرەرێ بۆ نمونە یەکێتی خستیوە سەر یەکێتی پارتی جەزیرە ڕوت بچوتی مەجەلاوتی بچۆرە سەری کورسات وڵاتی کۆنتڕۆڵی نیا باخەڵەتی خواوەکی لە چوو وتمان بۆ چمو تێمەوە تی لە تاقەکەەوە سەری مامە مەگەر هەر دگانی چکەرەکەەوە نازانم بۆ چێگەری هەر وایگرە لە سەدەلایتەکەەوە کۆنتڕۆڵەکەم پێشان نەداوتی باگرم وەڵا قسەی دوای مقابلەی کرد ئێجا چ پێشم وەگری داواکاریمان هەیە کاکە داواکاریمان هەیە ئەرە بوو بێئیدارەوین ئەوا بوو بە دووش هەر بێ چارەوین ئەمڕۆ ئەدەینە چۆکا بۆ دوێکە ماڵ و مناڵ و بۆ شەد وەڕێکە بیخە بە حرەکەی دەروەنی خانۆ لە داخی هەردوو ئیدارە گیانۆ حەیای میلەتیان وەک ناوکە تووکان خۆزگە خستنە بە حرەکەی دووکان هەردوو لاوە نەجاتمان وایەتەوە ژنەکە دووسێکە دای لە پیاگەوتی ئەوە حەنوکەیەوە حەنوکەیەوە خوازانەی تر منش خاوم گوڕە تا گەیمە لای ژنەکەی کەس زۆر فەقیر وەقنا هەر گەیرامتی کا ئەحمە خوازانە چی کوتکە بینم تۆ مەکەوێتە بیر گەل لە شری دەگا جەسەی هاتێسە ماڵماڵۆنان مداپیەوەمانە نەوتم دایکم باش شێر بوو پیاگەوتی سەبا حیا بردم لێرە سەبا ئەرە وەڵا بێنە پێشەوە بۆی ها وەڵا ئەمە هەر ناوە با خەڵم سمێژ نوکتەیەتی یاوتم ئەم خوا خۆی دەستخەتەکەی تێم بگەی خۆ زانم شعرە نوکتە بازار زۆر جەڵدە لێدا لە باوەڕ تەبەن هەر وەڕاستی وەڵا جێی لێدا دوکانێکی مریژ بوو کە ئەحمە دوکانەکەی ئەحمەی تەلێ مشەبەکی لێدا و لە پشتۆ مریشکی تاوتمە سەر ڕێوی هاتیە مەجاڵی نێبی خواهری ئێوارە هاتیە ئاسەری ئەم مریشکانەی گرەبانی وە ساقی وە بێ گولە و دەرمانگەرین دەچوو ئەیدە جەڵدە چۆنە بڕاخۆ جەڵدە چووە ماڵێکۆ پێنج چوار پێنج مناڵی بوو دانیشتن و تۆ مناڵان زۆر کزنەوە چیوتی وەڵا هاونە ڕۆژوتی بۆ ڕۆژیان پێوتی وەڵا خۆیان ڕۆژن خۆن گۆ زۆر پیان ناگرم ئیتر زۆر دیفاعیلەتی و گوناحە ڕۆژیان پێمەوە ئەوە کاتی بەربان و فەخروتی مناڵ هەرەوە باش و تا بەربانیان کرد یەکێک کردی وە جامانی مایەکری و تەجێگۆمە ئەمشتی بوومە قوربانی مە شەش ساڵانی چەند پێ بوو ئاخی قورئانەمە خۆ ناناس کە ئەحمە نوکتەیەکم بۆ بێژە کەس نەیبیستێت مەڵا ئەم دنکما بێ لەوانەیە عالەم بیستوێتی بەس تازێ چییە تم ئێرانیە زۆر هاتوچۆی ماڵێکی سلێمانی یەک ڕێز و حرمەتیان لێگر یەک جار ئەم چووە ماڵی ئەوان نانوشیریان داوبی ئەوشتی و ئەمە چێوتی بۆ ئەمە چێبرە کەرێ لە مەسە دۆ لە مەسە کەش لە مەسە ماس لە مەسە ئەنواع شکولاتە و شیرەمەنی و حەلەویات تی باشە تێیگەوتم تێری خوارد و هاتۆ دوای فترێ ئەوی شاتۆ بۆ ماڵی ئەمان بۆ ئەیرە دای لە دەرگاگە ئەمی چوو قابی کڕۆ نەیوت فەرمو زۆر پەس و لێوتی بۆ چیاتی وڵا بیری مناڵەکانم کردیە شاڵەکەی داکەن و کردیان ملی کێریاوتی گشتیان ئا لە مەسە بێ تێر سەری گەوت بچۆرە قەزەم بەخوا نایتەوە دەکێفترسم جەماعەتێ دانیشتون دەمەتەقەیان کرد و دوانیان زۆر نزیکی یەکون دوو لە ئەم پیابارم پیا بێژم ێژە ئەم دوانە کە زۆر نزیکی یەکون یەکیان بایەکی لێ بوو ئەمە کەوتی و شەرتوێ لەبەر خوا تەریقی نەکەمەوە چوومە سەر ژێری نیوەی خۆی زانێ هەر هیچی نەوت و بەس مجلیسەکەی بۆی دەرکەوتا لە بینەم دوانە تی وەڵام من لەبەر خوا چوومە ژێری نیوەی چێزانم تۆزە دوای بۆ بەرماڵە گەرەوە چێ وڵات دوورکان نێژوتم بەخواتی دانیژی زاڵم ئەوە من لەبەر خوا چوومە ژێر نیوەی بەگەردەوە نیوە گەردیۆ ملمە دانی چەڕەدەی دەستێژی نییە داوای شادەی شەشی مەحەلومی کردو لە دەربەنی خان تیان و شادەی شەش دەدەینێ بەڵام بەکرد ناوێ دەینەوتی و شادەیەکی شەشی مەحەلومین بدەنێت داوای سێ ناکەم لە شوێنەوە ناخوێنم وتیان آخر حرب بلاش ناوتی و کاکە بڕێ سەح و غەڵەت وتیان دوو سەح و غەڵەتی بۆ تێرین و ئەم دوو سەح و غەڵەتە هەڵبێری ئەو دەینەوتی وعد بێدێ یەکەمیان نووسیا و دارخورماکانی بەسرای گوێز ئەگرن ئەوشتی و بەڵێ لەوانەیە ئەکلەمە کریاوی ئەمە دووەمیان نووسایان و بۆ بەرچایی بەیانیان کەرە و شیر و ماس و قەیماخ و پەنێر بەکار دێت وتی نەوەڵا خوا خەڵک مانگان یەکشتی بخوا وەڵا هەرکیان هەردێکی کەوتوتەوە یەک دەقە توانی قسەتەقا بکەم سوێن نەخۆی
والله ناتوانم بڵێ یەک کام حەمید یەک دقە دییان بگرە خۆتا سوێن بخۆ یەک دقەت نەفیشە گەڕانی و نەمەحکەمەیە نە قسەی بێفەر ڕەگەن هەر یەک دقە دییان بگرە خۆت وەڵا ئەو کردێتی بەخوا علمی فێرەبیت بەخوا خۆتی ئەزانێ بەخوا دوو پرسیارە بەخوا زۆر ئەزانێ ئەمەە ئاسانە تا بێت یەک دقەمان بۆ کام حەمە قەت شوانی کردیە ئەی ئەگەر لە باوەنور ڕۆژێەوە پێ بێ بۆ کلار ئەوەنە ئاو نوێبی خۆی زۆر تینی بێ گەیتە جەجامی ئەو جامی دۆ برن کامیانە خۆی ئەوە ئیشارەت هەنداوی ئەی تۆ دەبن ئەمە خوامیش ئەمە بەرا خاتری شێرم سەری کیلۆیە شیری گاو کیلۆ شیری بزن کامیان قورسە وەڵا گا شیرین ڕۆژە داوەتی کردم لە باوەنور لای بەلەدێ دانیشتوو من مناڵێکم پێ ئەوەنەوە 15 ساڵەمە بەرێژم تی ئەحمە بێوتم چێوتیەوە چێوە دەسوتم بەڵام کیلۆی خورمایەوتی بابچی نەمانە ببیکەینە خورماڕۆن ڕۆنێک کوردی چاکمانێوتم بەسەرچە لە ماڵی ئەوان خورماڕۆنمان خوارد و دوایی تۆزێک گژماوە کردیە ناوی قاپێوتی وە قاپەکەەوە بیوە بۆ خۆتان هاوردمە ڕۆژی دوایین چێزانم بەرزان قازێکی نووسیە قازێکی ئەریزەی ئەوەنە یەک دێرشعری تیان نووسێوانە ناو زەرفێکە نووسایەسی لە لای بەلەدێ من بانگم کردی و یەک دوو پەنجە تۆیش هاتی بۆ لام وەلار و لەنج ئەیتمشتم بەرزان ئەمە منی داوت کردی ئەم ئازێتەی بۆچی وەڵامیش خەتێکم داژێری قازەکەی بەرزانە نووسام لە لای بەلەدێ لام داوە بۆ لات ئەیکێری خۆم و ئاسۆوە کونات تۆ وەک ڕێویت و منیش وەک شێرم هەردە پەنجەکە وەساقی کێرم نردمە بۆی نردمە بۆی 15 ساڵ وەسەری ئاچوو ئیمساڵ سەری هەڵداوە شەڕ بەرزان نایمزابتە لە دارەی حەریق کە من خورماڕۆنەکەم تیاخواری سا حەریقی باوەنور یا تیاوە کری باین کردمتی بێ بێوتم چێوتی تۆ بێم پیاوە حەزەکە بوو ناسێت چوو منی و پیا ناسان و دوایی لە ئەخیراوتی ئەم پیاوە ئەمە هینە ئەمە وە پیاوەکە وتی ئەمە ئەحەنۆکەیە ساڵە داوەتم کرد قاپێکی دزین منی شاتمۆ لە ماڵ قازێکم بۆ نووسان بەرزان بۆیە دێرهاتم کوڕی خورماوڕۆنەکەی ئیسای شەر لێتە ترسم چوون لە وارگە کۆنەکەی بەڵام لەبەر خاتری جەماعەتەکەی حەریق داوای لێبوردن ئەەکەم خۆم دائانێمە تەریق بۆیە ئەمەیشم نووسی وتت قاپتان دزیوە دنیا ئەزانێت دزی لە لای ئێوە ڕزیوە وەڵام نردمە بێ من ئیشم چێ دەستم خاڵی هەر بنێ لە میشەرێن دێرم نازانم کێ بۆی نووسا و جوایەکی نردووە سەریە منی سەریع جوایەترم داوە نووسام سەرقاپی بنێ و بەرزان بڵێ بۆڕ سەر بەرز مەکەرەوە سەر ئەەکەم شۆڕ بەخوا حود ئەگرم و تۆڕ بوومە بەحرەکە تا لێم ئەبرێت چۆڕ لەسەری ئەڕۆم هەتا لێوی گۆڕ تۆیش کەیفی خۆتە ئەنووسی چی قۆڕ من ئەحەنوەکەم با هەر بڵاوێ پیا ئەو پیاوەیە کە لە کڵاوێ چی نامەردیە لە لای گڵاوێ کاتێ قسەی کرد تۆزێک کوڵاوێ یاخوا درۆزن ڕوڕەشی خواوێ دەریاوە دەمی سەگ گڵاو ناوی ئەم هەڵبژارنی تازە کا مەحموو من 2 بۆ 4 چوم لای سنووقەکانم بڕێشتم بۆ خۆم خەزم کردن و هاتمەوە ئیتر خۆ دەزانی خۆنەوارەکەی من تا سەی ئیبتیداییە شارەزاییشم زۆر لە چتی دنیا و ئەملاولانیە هەرچی نێتە بەرچاوم نازانم بینوسم بەس ئەوانەی در هاتە بەرچاوم هاتمۆ نووسام خۆزگایە دایم هەڵبژاردن و کارتی موبایل بۆ خەڵک ناردن و کارەبا بێ ئاوەک و یابان و ساڵ 12 مانگە خۆزگە دەنگدان و کۆنە هەرچیوی ئەو پەڕی مەردی بەس لەم دەنگدانە نەکەی خەمسەردی دەنگدان وا بکا بۆ ئاگاداری پێشمەرگەی کۆنە فەوج و تەواری هەرچی شەهیدە دەستی تۆی تیاوێ دەنگمان بدەرێ و گردن ئازاوێ بلۆک هەڵڕێژە لەسەر جادەی قیر هەرکێ وتی پیاز یەکسەر بڵێ سیر داوای چی ئەکەن پێش وتن ڕازیم خۆم شارەوانیم حکومەتم قازیم دیموکراسیە و دەنگ بدەنە حەق هەرکێ دەنگ نادابی دەنە بەر شەق تەقەی سەری تێ لە دیموکراسی لەسەر سرکەوان بیستویە باسی لە هەموو دنیا ئەم شتە باوە پێشتر بەرنامەی خۆیان داناوە پێش هەڵبژاردن لە لادێ و شارە و تەلەڤیزیۆن یا لە گۆڤارە
هەرکێ بەرنامەی خۆی ئەکا دیاری لادێژ ئەگرێتەوە هەر وەکی شاری یەک سیاسەتی دەرەوەی وڵات هەر لە خۆرنشین هەتا خۆرهەڵات دوو سیاسەتی ناوخۆی وڵاتە سێهەم ئابووری چونکە ئافاتە چوار ستراتیژی وڵات لایەتی پێنجەم بەرنامەی کۆمەڵایەتی دەیان بەرنامەی تریش دا ئەنێ ئەمانەی ئێمە هەر پێی پیائەنێ خەڵکی بۆ ئاسمان ڕۆیی وەڕەتڵ لای ئێمە بووە و ئەزمەی ئەقڵ چوینەتە دنیای ئەنتەرنێتەوە جاف و زەنگەنەم بۆ ئەنێتەوە کەی دووبەرەکی لە ئێمە ئەو ڕێ هێشتا نەبووینە خاوەنی گەورێ کام سەقافەتە لە وڵاتی منە دەمانچە بکەی وەبەری گونا خۆیان ئەوەسن کادربا و کەڕۆ بسکەی سوێڵیان تێ بۆ شەڕەپەڕۆ هەر شوێنێ عیلم پێوە ئەتلێتۆ و هەفتا و پێنجی ئەم لێیوەتێتۆ خەڵکی نەزانی دەرهێنا لە بێخ ئێمە ئەوینۆ خەلیفە لای شێخ ئەوەنە دگان لە یەک ئەکەین ڕیچ هەرچی سەیرەکەم ئەوینەوە هیچ یاخوانێ منیش نووسام خوایە گیان ئێمە میلەتی کوردین لە هەر جێگایەک و هەرچی مردین جەهەنماندی لەسەری ئەرزە لەوێ دایشکێن لە جاتی قەرزە خوایە گیان پەنای ئێمەی چەوساوە بدە لەو شوێنەی هەر خۆت حساوە دەسڵاتمان نییە جگە لە داوا با ڕەنجەکەمان نەدرێەوە ئاوا لەبەر خاتری ئێمەی بێتفاق مامە وەساقی بنێرۆ عێراق ئەمەش هەردوو ئیدارەکە ئەمە تازەیە بەس تەواونەوە جارێک چارەوین ئەوە بوو بە دووش هەر بێ چارەوین ئەمڕۆ ئەدەینە چۆکا بۆ دوێکە ماڵ و مناڵ و بۆ شەد وەڕێکە بیخە بەحرەکەی دەروەنی خانۆ لە داخی هەردوو ئیدارە گیانۆ حەیای میلەتیان وەک ناوکە تووکان خۆزگە ئەخستنە بەحرەکەی دووکان ئەمەش مەلا مەلا وابجا من نقب شركات ئێجێ باوەڕم هەیە بەخوای بانی سەر بە ڕۆژی دوایی بە قەزا و قەدەر بەوەی کە ئەڵێ بێشاغ لە شاغدار لەسەری ناچێ بانەیدا ئازار لە دڵسۆزیە هەڵساوەقینم هەتا هەتایە ملکەچی دینم لە داخی بڕێ مەلای خوانە ناز لە ترسا درۆ بۆ ئەکەن وەڕاست خویان گرتیە و هەنیە باسۆ خوا وەکیل زۆری دوورە لە ڕاستۆ غەیب و کەرامەت سەرقەڵەمانە لەبەر خوا نییە باسی ئەمانە یەکێ سۆفیە یەکێ دەروێشە یەکێ دکتۆری ئازار و ئێشە کەی دینی ئیسلام لەمە ڕازیە مەلا خەریکی کوتلە بازیە بۆ ئەڵێن حیزب حرامە لە دین ئەگەر حرامە بۆ ئێوە حیزبین ئیشی وا ئەکەن مناڵیش نایکە کچمارە ئەوڕن لە چاکی دایکە جارجار وەک بزن لە بازێ شوێنە ژنمارە ئەوڕن لە جیاتی خوێنە بۆ هەرچی هەقە مەلا باس ناکەی لەگەڵ خوای خۆتا دیارە ڕاست ناکەی لای خۆی وەکیلی پێغەمبەری خوای ئەیخوا تێڵدا هەتاکەی هەروای معاشەکەیان مەدەرێ جارێ مانەعیان نییە بێژن گوو بواری ئەم بۆ میێوانی چووی میێوانە تریشیانە میێوانەکەی در زۆر ناشرین و ئیتر میێوانەکەوان ناشرین و 5 دقە هەڵسیا و ڕۆیی ئەمیش دەمی نێسیاوتی برا ڕۆ ئەمە ناشرین وتی ئامۆزامەتی وەڵی محتەرەم و برنجیان پێ بردە ئەو دووە منی شیعرێکم نووسا بردم بۆ مەجی قارزایی بۆ دەربەنی خان نووسام وەڵی تێک چوو دێ دەستی شتیاگم مە دوورتان چوومە لای ڕاستەری کەرێک نووسام دەستی شتیاگم بۆ دەردی کارید بۆ چارە ڕەشی و لە ژیان بێزارید بۆ وادووە سەرهات واوە دەست و برد عەلی کیمیاوید کەوتی دەدەست کورد چاوە ڕاستەکەم چۆن وا پەکتان کەوت وەک ڕانی ڕەزیل تەوەقتان تێکەوت تاوانتان چی بوو واگشت پێوە بوو ئەڵبەت هەڵەبجە خەتای ئێوە بوو ئای خۆشەویستتر لە لای من لە چاو بۆ ئەنفالەکە دەستی ئێوەی تیا و جاران یەکێکتان هەتا ئێوارە دەسەڕێ ئەکرد دەنگ و غەدارە ئیسا لە برسیا سەڕەتان نایە بۆ زەبوونیتان کوێراییمدایە
کوا حیزبی کەران بۆ نایەتە جوا و بێ بۆ لای ئێوە کەرەگیان یەک تاو بزانێ حاڵی برای سەنگەری ئەگەر ڕاستەکەی تۆ حیزبی کەری ئەو کەرەی ئیمڕۆ لە ژێری بارە لە حیزبی کەران زیاتر ڕێزدارە. ئەمە چون بە تازیە بۆ کەڵەشێرە لەو سەرۆ مەلاغەریب خۆڵکی کردو بچنە ماڵ ناوەخت و ماڵ مەلاغەریب گەرەکیان و حیوانێکی سەرڕۆن لەو کاتا بەڵامتر ئەمان گەڵمشیان کردو کوڕەکەی سوێنی خواردو شەردی و سەری نورم لە داخانە. حیوانەکەەوە بەری پەنجەرەکان ڕەتیان کردو وازیان لەسەر بڕی ناوردوو لە بەرەوەیتر ئەمان پەلەیان و ئەویش تووڕە بوو مەلا مختار بەل ئەوە بزانێت سەری ئەبڕنیانەوتی بابیۆن بۆ مزگەوتەکەی باوانور خەیری دێنە دوو کیسە چەمەند و وتیان وەڵی بێڵە با پلێ گۆشت خوێن بەخوا نایدی جمهور وتیان و ئەی خوێن واز لەوە بێرە خەلیفەوتی و جەماعەت ئەی بۆ نەوێن بۆ ماڵی شێخ بۆ دەربەنی خاوتیان ئێمە بۆ ماڵی خوار ڕازی نەوێن شێخی چی واز بێرە بەخوای خوێن و تاوا واز بێرە وەڵا ئەویش حیوانی سەر نەبڕێ نیمە ڕۆژ ئێوارە و چێش تا ترشاوی قەیسی و برنج هاجا خەلیفە وتی هەمەی حاجی کەریم فاتح وتی بچۆ بێژە بەشەکە خەلیفە چەور نێ و کەم خوێش بڕە زەختمەیە یاڕۆی خەلیفە سەر نەیە خوارد ڕۆنیش و ئینیشتیانە و خوێشی تیانە و شتیا پیس و ئیتر منی ژادمەوە عەجەلە نووسان مەلا و خەلیفە لەگەڵ چەند کەسێ ناوی خوایان برد ڕۆین بۆ تەعزیە لەو سەرەوە ویستیان بێنەوە بۆ ماڵڕێیان لێ گیریا سا بە هەر ئەحواڵ سوێنیان لێ خواردن وە بێنان نەچن ئەمانیش بۆ گۆشت تۆزیان ملکەچن خۆکیە گەرم و گوڕ تووڕکی کریان کەوتنە پێش کابرا و بەرەو ماڵ بریان لە دێوەخانە کاکە بۆی کەوتن ئیتر نازانم شەشن یا حەوتن بەڵام ئەزانم یەک سیارە بوو بۆ کەڵەشێرە بۆ تەعزیە ئەچوو کاوڕێکیان ڕەت کردووە بەردەستیانە بەزەیم نایە من وە کەسیانە خەریک و بیکەن وە شەڕی ناوخۆ دەستیان کردە شەرع کاوڕەکە مەخۆ مەلا فتوایدا بیوەن بۆ مزگەوت گویان تێنەدا کاکە هەر شەش حەوت خەلیفەی ژووتی ماڵی تەکێ بوو بەڵام پێم ناڵێ جمهوری کێ بوو بینی خەلیفە و مەلا تێکی خوارد لەسەر ترشاوێ نیوەی شەنی خوارد. بەخوا خۆی لێرانێ قیمەتی ئاخر دەقەکە وەرە با نێژی حازری ئیسا حاضر کا مەحموود ئا لێرا بکەویتە ڕێوە پێ بۆ باوانور ئەوەنە ئاو نەوێ بێ ئەخیر دەرەجە تینی بوێ گەیتە جێ جامی ئاو جامی دۆ بێن کامێرە ئیشارە یاوەکەی خۆم هەردوو نا ئەو من هەردوو ناخۆم نەیشی ویستێرەمە بەر نا دوو هەر ناخۆم من علی نێ کوشت گەشەنەوە سێ بەشی بڕست کرد لە چوارە هەم بەشا بەخۆی تێکەوتم تمنەوەڵە ئەومە بەستی ئەوەتی ئیشارەت نووسام ڕۆژێ زۆر خەوم ئەهات لە دەرزا خەریک و دوو جار بدەم و ئەرزا عەدنان تێی خوڕیم ئەحاوریاوە دوای ترژ نەخۆیتەوە ها مەردی خواوە ئەم نەسیحەتەم ئەحا بۆ تۆیە حەپی خەوی کورد ماسا و دۆیە ئەشەن و بیرا بەرە ڕاستەکەی دەینی وە ملم قسەی خاسەکەی دانە قرچەکە و پابەندی ڕەها منی لە لای تۆ کردێ بێبەها تۆ ئەڵەی مازدا من ستاوتە ئەحەی قڕوە سەرهێشتا ماوتە تۆ باسی عالی و ناسی ئەەکەی بۆم یێژی وە سەرا ئەم خەیتە ناو گۆم ئەو مدە زۆرە تۆ ئەیکەی باسی عالیەکەم هێشتا ماویە بۆ ناسیم دوو مترە عالیەکەیشم نۆ هاوسنحی خۆمە کەس پێم نەڵێ بۆ دایکەکەی حکومەت بگیم تا مردن تاکەی تە کۆناژیان وەسەر بردن ڕۆژی 50 دەر زۆرە بەڕاستی چاویشم نایکە من عالی و ناسی تۆیش وەک پەرلەمان 50 من فەرقم زۆرە تەکوڕێ گەنجە وەڵا ئەمە ناجیح بووم و نەجات بخۆی لە تەرایەکەیش کەوتم نەموتوە زابدەکە بێژم خۆ بووە سەرۆ لە ڕەمپە و مەمپە چاکو بەس نەموت و خۆم بووە سەرۆی در بۆخۆی گەورم خست زابتێ بەیانەکی چوومە وتم جا ناوی خۆی زۆرە هاوردڵم زۆر پێی خۆش وتمە مەشتیەکە دوای ئەوە سەریشی سپی کردوتم بەخوا ئەمیشار تەمەنی گرە لەوانەیە تۆزیە بەزەوی مەزەی بێ بەیانی چوم وتم دەینی 7 نەفەر وە ملی قەرزاری دیوانی خواوی یاڕەبی وادام منی خز لە پردی سیرا تۆی ژواوی ستاوتێکی کۆنم هەست دوو ئەوەنەی خۆی قەرزارم گردنی قەت ئازا ناکەم ئەو ڕۆژە زۆردا ئازارم لە ڕەمپە وەک شێر چوومەبان بۆ گراجەکەیش هەرواوم گەر بە ناحەق ئەمە ئەڵێم ڕەبی ڕوڕەشی لای خواوم جگەل لە پارەی نووسینگە ئەمە 2 15 هەزاریش قەسەم بەخوا پاکی قەرز و ئەم سەرەوسەری کەلاریش
سەرتم بینی سپیتیا بوو ناوی خواشت زۆرە هێنا دڵم زۆر پێت کرایەوە کەچی لە ڕیشە دەرهێنا 5 جاری تریشم ماوە ئەگەر هەر 5 کەوتوم لە ماڵەوە عەزیەتیاندا بوو یا من لە گوێگا خەوتوو وەڵاویش ناجحی کردم و ڕەحەت لال ڕئیس کاکە مەسعودیش سەرۆکە 15 ساڵە کورد حکومەکە نەبوومە پاقلارنۆکە ئەوەی سالارەوە من شعرم و باڵایشم سالار تەگی ژنێکا دەمەتەقەی کرد و ڕۆژێ دووسێ مدرسۆندە لە بینیانە کەوتوتی بێ فوی پیاگە بزان کامان فومانەوە قەوەتە ژنەکە هەر کردیوە سۆندەکە و نیایوە دەمی سالار سەحی بۆی چوو کلێرز دەگی دەر و تا ئەیرایە سڕی و ناوەکەی سڕی و ئەم حاز سالار بردی بۆ دەمی ئەم فویەکی پیاگر سالار تڕێکی داو چوو بدم کا سالار ئەم مەوزوعە ئەنووسم وتی برا هەر سێ تەلاقەم کەوتوی حەمە بەلەدی چون بۆ لای حەمە بەلەدێ لە سالار پیاوتر و نەینی عاملی سالاریش تی منیش نەوم و ئەویش نەوە و لە خۆی دووری خستۆ بەس نەینی عاملی سالار بەڵام منیش لە خواری شعرەکەەوە نووسیمە بۆ کا سالار نووسیمە تۆ سێوە سێ و خوارد حەمەی بەلەدێ و حەمەیش هەرسێکی پیا کێشە ئەیکێ و لە بینی حەمە و سالارە ون بوو معنای وهایە ئەو تڕە من بوو بەخوا ئەیکەمە نەوتەکەی کەرکووک ئەو تڕەم ئەوێ مەگرن وەسووک پار ساڵ لەمە بەر وەڵڵای لە سیارێکی ئیسلامیا سوار بووم حەرکێ وای هەر سوارە و لوێنە لە سەیدەرەکەی گیرام و 2 ڕۆژمان بوو وەڵای تر ئانێ حاکم سەروەرێ لەوێنەوە زۆر پیاوێکی وە ئەدەبی محتەرەمی دەرەجەیەک چاگوت باین کردم تی بێ تی دانیشە ئەم ئیفادانەی تۆ گشتی غەڵەتە نووسیتە کاکە تۆ ێژیتە ئەچمە کوێوتم وەڵای من وەکو خۆی وتمە درۆکەم دوای لێم تێگە چێوتەوە هەر ڕاستیەکان ێژم بەخوتی ئەبا بە غەڵەتە ئەمە وە زۆر نووسیاوتم نەبەخوا زۆریتیانەوە ئێوتی وەڵا خراپە دەی وەڵی بیشی دڕی بنەر گەرەکە ئەوەتی ئەی دڕمەوە دووبارە بڕۆ ئیفادە بدەرەوە کاکەمانە گشتی خراپە وتم وەڵی مەیدڕە بە قورئان دوای یارەمانێژم تێیسا چی لێ بکەم وتم ئیجازەم بدە با دووسێ نوکتەی لۆکم ما پێ بێژمی تۆش نوکتەیەکم بۆ بێژە دوای ئەڵا مەکەر هەرچی ئەنووسی گردن ئازای بەس خەریکە دڵمەتەکەوتی بێژی کلاسایی بۆ هەوردن تی نوکتەکانی چێوتم وڵاتێکی ئێرانیەکە هاتوچۆ عەلاقاتمان زۆرەوەیەکۆ بەلە باسی کاسپی نوکتە بۆ یەکێژی وتم ئەم جارە 2 نوکتەی لۆکی لە سنەوە بۆ هاوردم دوانم بۆ دانیاوتی دوانەکەی تۆ چی یاروی ئەوچی و وتم وڵای یاروی من ئەوەوە جا لارە معرف و خزمانە لارە معرف ژنی هاوردوو مناڵی نێ و زۆر گەڕیادوە ئاو شێخ و دکتۆر و ئەم لاولا ئەخیر جار چووە سەری مەرقەوی حەمەشێتی ناوێژ نا لە منەوە من نازانم مەرەکە هاتووە تر بە ئەمری خوا لارە معرف 2 جار دوو مناڵی بوو تیان لا لە معرف چۆن مناڵە بووتی وەڵڵاوە بیلا چوومە سەری مەرقەوی خەریک خۆشم ئەوز کرد وتی ئەی ئەوەکە وتم مەڵا هەر ئەو لارە معرفە 5 سەعات جوودی کردو بۆ پیاوە پیاوەکە وتی و معرف سەری مانگ پارەکەی خەمە بان چام و بۆ تێرم تی نەوەڵا بینە بان گوند و حساب دەری وتی ئەی نوکتەی ئێرانیەکە بۆتەوە وتم وەڵا یارۆ ئەویش یەکیان وتی پیایەوە وتی ئەسی ڕاستەکەن لایەوە وە کەرێژن قوربانەویش تو بەلە قوربان تقریبا هەر جارێ 150 دنگزەلابی مەکرد خۆم هاویرەکەمانە شێلا و ژنم ناوردو ئەم کرد ناوین و ئەم برد بۆ لای مەکتەبەکە نەفرۆشت ئیتر ژن ئەچوا قازانگە نێتە سەرەوە تقریبا 5-6 متر لەبەری خۆی وەچتووە دیەکە بەس من نەمەتوانی وەڵا سینەکە سفرەم دا ملیا سفرەکە نێ یاڵا شتەکانی لێوە دیاری و سفرەکە قایم و منی نەمزانی جمعیە 150 زەلابیم کردو لەو سەرۆهاتەوە ماڵێک دراوسێمان و ماڵی حاجێ و خارە جەلەی پێژن بانیاکرمتیان ئەو کەنجکە داوای زەلابیەکە منیش کەنیامە زەوی سینیەکە تمەسە لێوی سینەکە نیشتگە سەبانی گوویە دوو لە ڕوویەوە گووەکە بەلاوە تنە کریا دوای شریش کریا سەملیا لێ هاتیە سە ناوی سینەکە منیش ئام لێنێ لە ژەری سفرەکە وەڵای دەمیش هەر کردمە سینیا و نیامە سەرمەوەش بەخوای ساش پارەکەی نەدای زەلابیەک کەرکەوتمە ڕێ ڕۆیشتم تۆزێک گەرمی کرد و دەستمە هاتە خوار ئیتر منی سەیرم نەکرد ئەمەنە ئاوی زەلابیم کردووە دەمەڵا سەر ئاوێکمە پێ کرد واش ناخۆش نییە بەڵا زەلابیم فڕەدا یەک مەعجوونی عنبەر لە گەورەکانم تەواو کرد بەخوا دڵم سوکناینەوە ئەو ڕۆژ ئەوەی باشە هەر شعر نییە شعری هەجووەمان کاکە خۆت و غەزال و ناوسکەکە هاتمە ماڵ چی ئەزانم غەزاڵ نییە لە ماڵ ئەی خوا منیزا چی لێ خۆ ناگرێ فڕێ دێت و وەتەنیا بۆم ناخورێ وەڵا ئەمزانی کە یەخەون دەوری 12 نیمەڕۆ چوون بۆ لای ماڵان دووسێکرد نامەری قاریزان ماڵە داڵانەکەوتم ئابی بوتی بۆ چیاتم ئابی خۆ ناخۆم
تی بۆچی مەڵی ناوسێکم سندێ نەمزانین تۆریایی مەردی خواوە بێ سووری کەرەوە بۆمە بڕۆ شوێ وەڵا ڕێکا خواردمان و چۆ شوێنێ خۆی بڕۆکەراتی جا ئێشەوەگەی دوو پیام نردووان وڵا ناینێرینەوە وەرەوە دم بێژە بیان و ناینێرین چووە ماڵێکەوە لە سێ ساغ شوار پێ ساڵەمە بەر ژنی خاوەن ماڵەکەاتوە خەوەرای در جەبەر ژن بێتە خۆرا سەوتی ژن زۆر ناخۆشە قیژە شتێکی ناخۆڵای دەزەوتی قزەڵ خۆر حیا برێنی دستان نەبیناوە والله ئاونی خۆم کاکە یا ئاوەکەمان بۆڵ گەن یا کێشەمەە بۆ حەڵکرد وڵای مدینە هەیدی وڵای برەوە منی بوو خۆمە یا خۆڕ بچن ئاو خاستکن وڵا حیاتان چ وڵای خاز یاگر باشمانە ناوە أنا جاران أم تشتقص بكري يا أخوان أنا فاكر نبغى. تاي دكتور الفم والأسنان. يا لما مكتبة مع مصاحج ده محفظة فيه ودين بن شابلي جنبه ده وأنا خوش ولا مقلد بيرم ناتشي. نينوا البيل دوكس اللي معين تأمين صلاح الدين ديالا بغداد واصل بابر كالبلاجة قادسية مستناز قان ميسان بسر. جاء كتلة دسم بشكي وخمن تعزى هرنوسي وجات خوابوني جديد. يجي دسم بشكي وهزاران آخ بويا كيتي وسردمي شاخ كري روجي تنقانبون بأسي بزين أمانبون هاوريري شو حمرجبون كرديكي بيغلو غجبون قارمانو لسرهقبون دوسي دوينو نان الرقبون هر ايوبون بشاخوا إساك زور بداخوا بأنفالكان شي ألين کوانێ وعد و کوانێ بەڵێن ئەوسا هاوڕێی شەهیدان بوون کەی ئاوا دۆسی گیرفان بوون ئەوسا کوڕی تنگانە بوون کەی وا فێری مانگانە بوون ئەوسا قارەمان مەیشور بوون کەی وەک ئیسا بێشعور بوون ئەوسا هەڵۆی بەرزەفڕ بوون کەی وەک ئیسا شەق و شڕ بوون ئەوسا دڵتان لای دوژمن بوو کەی غەسالە و دەواجن بوو ئەوسا ئەدیداز لە پاتوو کەی خانوەکە و دووسێ قاتوو ئەوسا لە پێ ئەکرد جزمە ئیسا سێقات ئەڵەی نزمە ئەوسا شێر بوون ئیسا چەقەڵ ئەیدا ڕزێندز و دەخەڵ ئەوسا کەر و ئیسا پاترۆڵ ئەوسا شەریف ئیساکە زۆڵ ئەوسا خۆشەویست و ئەحباب بەس ئیساکە سەگ و سەگباب ئەوسا میلەت لێتان ڕازی ئیسا کوتلە و کوتلە بازی ئەگەر تا سەر هەروەهاون یا ڕەبی وەک سەدام واون نەتان بینا هەر وەک جنی دەسڵاتی نەو سەریان بژنی مافی میلەت ئاوا بخورێ قەسەم بەخوا سەرتان نەخورێ حیزبەکانی تریش هەروان ئەشەو بیلا یەک مستەوان ئەم یەکمەن بێ ئەوان دوومەن هەر چوار پارچەیان کردەپە بەڕاکێشن ماڵی 500 دینار بدا بەس فڵان کەس ئەوێ 1000 بدا ماڵی وا لە شار و دەوڵەمەنیش زەلامێکیش تەڵاقی خوار سێوەسێوتی ڕەزیل و یەک فرز نادە تیان باشە ئەمشۆ چی ماڵان سێ پیاە هەوڵ و چوون بۆ ماڵی کابرای ڕەزیل بێژی تی ئەچینە ماڵ من بەلاوە داوای چتی ئەەکەم ئەو سایەوە داوای 1000ەکە بکەن تی وڵات دانیشتن دەمەتەقە کریا و دوای درێنێ و تێژنی خاوەن ماڵەکە وتی ئاکورە دایک و خۆیشتمی تەنەکەیەک و گزیەک و بێڵێکی خۆڵماڵم ببرەوتی بۆچیتە خاوەن ماڵەکە وتی بۆچیتە ئا قومقومەیە پیسێ وەلای گوڵۆپە ئاگەڕێشە و تی وەڵای یەک دوو قومقومەم لەوانە گەرەگەوتەی خۆمان ماڵ نین بەشەر نین تی کاکە فەرموو داوای پارەکەتان کنیەوەیت دانیەکە و 21,600 دینار وەلامانەوە حیچمان نییە و سعات 1 و 4 درێ لە قاپێک خۆ ئازانی هەر نەموت کێ قاپی فەرموو کاکە بێرەمەوە تی بۆ لە خۆتە قاپێکەکەیتەوە لای دەقە بکوژێنەوە تم لە قاپی پیا و دا و تەڕ و تووشانە و غەریبی توتی قاپی لای دەقە بکوژێنەوە باشە تی کاکە بۆ لە خۆتۆ قاپێتم ئێ تۆ لە قاپی پیادا کاکەوتی بۆ ئەیکەی تۆ ئەوتم مەڵا نازانم لە تۆ تێناگەیت تۆ لە قاپیدا بیکەمەوە وتم گوێ بوورەوتی ئاودم بەخوا من و تۆ دیارە درەنگ لێک تێگەی من شەرحی خۆم و بۆگەم دوای تۆ هەرچێگەی بیکەوتی چێوتم من ناوم ئەحمەی مەحمی عەلی ناوەری مەلا میرزا و ئەحەنوەکە مەیشورم
ئەمە نەکوەیەکێتر تێگەیوتی تم خوا ئەزانێت تا ئیزان مامریشم سەر نەبڕیە هەر نەک ئەویش لێو تێکچووەوتی وتم حتا مەلای بەیانی ێژێ ئەڵڵاهو ئەکبەر بمشێ لە 1 دیناری ئاسن نیە لە ماڵمەدا وتی قاپیەکە بۆ لەم چرکە لێوەنێ وەڵا قاپیان کورت ڕۆی یاخوا خەر بێ سەرچاو خزمەتی ئەم مزگیسە بەڕێز و خۆشەویستە بە قسەی خۆیەژە ئاخر مۆدێل نوکتە ئاخر مۆدێل شعر دڵێشانی تیانی وازان سێ پرسیاریشی هەیە ئەوە ئاحانۆکە نوکتەکان حاجیەکی لایە مە ئیتر ئەتوانم بایعەکەیشی بێژمەوە نە چاکەی ناسم جمێنوچت زۆرەدا پێرارەکە چوو بۆ حەج لە ماڵی خوایش لە شەیتان ڕەجمکردن بەردێ دایوە سەریان لەوێش کردیوە بەردەکەوتی و ماڵی خوایە هیچ نایەژم بەس بەردەکە ئەمە لەوێ شەر جمێنەکەیدا سێ و 4 ساڵ لەمەوە بەرپیاوێت لە باوەدور مەکینەیەکی خەیاتی خۆیشتێکی خۆی دزی 7 ڕۆژ حاکم تەوقیفی کرد نەچووە جەوتی بەخوا نەمبردێ دوای خۆشکەی زۆر ئاقڵوتیە حاکمەکەوتی وە بەرچاوی ئەوە پرسیاری مەکینەکە لە من کە بەشکم قینیێڵ سێرم بانی کردوتی باشە مەکینەکەی تۆ چۆن و خوشکە پەخشان وا بردیانوتی وەڵام مەکینەکەی من مەکینەیەکی لۆکی پەپولە گریسی شەریکەی پێ و کوڕەکە وتی خوا ڕوو ڕشکا وەڵا شێرێکی کۆنە و لە داخی درۆکەیان ڕاستێژم تادا بە 70 نەرگیان گەیە ئاوێ ئەگا چوون بۆ ماڵاوتم نەبووە قەرزاتم نەبووە زەکات و سەرفترە نەبووە هیچ نانیش ناخۆم بەڵام ئەم دەقە من زۆر وەزعم بێفەرە و تۆیش کار و کاسبی زۆر هاوە دەستەوە ئیشێکم بۆ بدۆزۆرە لە ئیشەکانی خۆتا لە باتی ئەوەی جێی خەڵکەکەی تۆ با من ومتی بێ ئیش چیم چی بکەم وتی ئەشای کۆنەی سیارە بستێن و بیفرۆشەوتم سرم لێ دەرناچێوتی من پێشناتم دەیاڵە بڕێ ڕنگی بوو هاوردم من نازانم ڕنگ چیە 200 نارم قەرز کردو ئەو ڕۆژە ڕنگ باعث دای پێم 150 نار ئەم بردە لای هەرکێکەمەی پێکرد تی کاکە بیۆ بەلا عەزەتی بردمتم کائیدی کاکە ڕنگ لە سیارە بشکێ یا گم بیوانە هەر ناوی درۆ ئەکاوەڵای ناردمیەوە بۆ ڕێ خوا 150کەم درۆتی وەڵای ئەحمە فرۆشرا وەرناگیرێت وەڵا ڕێک و پێک 150 ناریتر خەسارم کرد و چوومە تاقمی ڕنگ بەڵێم لە خوار قاچاقچی ئێجێ وەزەکەمانە من خۆم نەبردە سەرەوەی کە ئارەسا زۆر مشکلەمە بەڵام بۆ داڵغەیە گەورە مەڵا دوای 6 مانگشەوە چوون بۆ دێنی بۆ ماڵیان شەو مناڵەکان خەوتن خۆی و دایکی و ژنەکەی و دانیشتین باسی هەنگوێنم بۆ کردن وارە خوا لە قورئانەوە ئەیوتی چۆن 2 کیلۆ پەنجا هەرە عەسڵەکەی 500 نارم لێ شەوێ چوون بۆ ماڵیان تەمەن ئامۆزامانە چوم بەیانیانە چوم چێزام دایکی زۆر کزەوتمەوە چێدا دەفاتەوتی بۆ قورئانە ئەحمەد یان عوسمانی ئامۆزا ئیمشەو کە لە شەکەرێکی شکانیە مناڵیش نایشکێنێوتم بۆوتی وەڵا باسی قەوماتی ماکرەوتی دایە ئەحەنوەکە ئامۆزامە مامە حەمە مامە ماکیە میمزامە ئەزای دایە تۆ هیچمان نیت دایکی زۆر بێتاقەت لۆ یەک لە حدودەکەی باشماغ لە حدودەکەی لای ئەفو سەرتەک گیریا پازدارەکان گرتی نێرەکەرێکی پێ و جاشێکی لە تەکا ئەوی هات بۆم بودێەوە هاتۆ ئیتر پازدارەکە وتی حاجی خێرەوتی بەو خوار ڕۆڵە خزمان ها لە ئەم ئێران و چوم سرم لێدا و ئەوتی ئەمە کەری خۆتەوتی ئەرەوەڵاوتی دەی ئەو جاشە دزیێنیوتی دزیێنی نییە بەخوا تی مامە حاجی گیان ئەمە نێرەکەرە جاشی والەتەکە وەڵڵاهی ئەو جاشە دزیێنی ئارێوتی کوڕم چەند پیاژنی تەلاقدا و مناڵەکە لای خۆی ماسو ئەمە لای باوکی باوە ئەم ماوە لە باوەنور جەماعەتێ دانیشتون لە ماڵەکە یەکێکیان بۆنی قاچی هاو بەرادەرێوتی بۆنی قاچی تێ کوڕەوتی هەڵاگرتمان خوێنوتی بابە خۆ تۆ غەڵەت نەکردە تا خۆیون بۆن کوشتینی خۆی چی ئەمەش دوو سێ شعری کورتی چوارینە ئێژێ دیموکراسی لەم وڵاتە وەک چۆن بەڕوو لە بەسراوێ زۆر مەحاڵە بۆڵێ خوڕماش لە هەورامان هەڵوەسراوی هەروە عەقڵ ئێژێ هاوین کارەبا ئەو ڕێوزووسانیش نەوتی نییە ئەی خوا لێمان بسیێنیە حکومەتی وان بۆچی
ئەمەی ژنۆکەکەم و زوێجە ماوەیە زۆر نۆکم فرۆشت بە نۆکاوی لەگەڵ سەبوون 5 فەرزە ئەپاڕامەوە ئەم کوردە نەبینم زەبوون فایدەی نەبوو بە زەبوونی دیم لە دەشتەکەی گردن و ئیسا تۆزیە سەرفرازین خەریکە پڕێگەین لەگوو ئەمەمین ها بۆ ماڵمان حاجیە و نوێژ ناکات حەو کوڕیشیە ژنی بۆ نەهاوردە زۆر ڕەزی لەوتی کاگەحمە ئەم شەغەرە کوڵەیەوە ناخۆشە کیلۆی شەغەری کوڵۆتان بۆ تێرم تمامە حاجی تۆ سیارەکە و پەکی کەوتۆ بۆیە لاوداوە ئەنە لا نادەیت شەکەری شیە چایە بخۆ بڕۆتی نە هەر ئەیتێرم تم مەیتێرێت زۆر ئینکاری کردمش ئەو شتانە ئەنووسم قەڵەم و دەفتەر بێرن نووسام حاجی حەمەمین کیلۆی وعدی کیلۆی شەکەری کوڵۆی داوە شاتی ئەم شادەرە مامە حاجی ئیمزای کەوت لە ماڵە دامنێ وەڵایی 3 ساڵ نەیهاورد منی چوون بۆ سلێمانی بۆ شەکەرەکە وتم مامە حاجی بۆشە وتی عیب ناغی لە خۆتم نەبەوە خوا 100 نارم سەرە کرۆ شەکەرەکەی تۆ بای 2 دینار بەس لەبەرەوەی قسەکەی نەشکێ لای من و قازەکەیش بدڕم هەر لە دڵیشم دەرناچوی وتی بچۆرۆ پیاونەوەم 7 کیلۆ بۆ ئەنێرم وەڵایی 8 مانگی ڕێک چاوەڕێم کرد شەکەرەکە ناغ منیش دوعا و سلامێکم بۆ نووسی دامە حەسەن و حسینی حاجی کاکەلی خەڵکی شانەریتم بەردی خوا ئەچنە گەێن پێی بیدەنی نووسام حاجی حەمەمین شەکەرکڕ نییە بەڵێنی تا سەر مستەمڕ نییە گەنج و هەرزەیە باوکی کوڕ نییە پەیمانی فەرقی لەگەڵ تڕ نییە تو خوا لێم گەڕێن بابێ شەکەروم نەک وەکو حاجی لە دنیا کەروم کەرێکی دایم لە ژێری باروم ڕوڕەشی بەردەم پەروەردگار و ئەمە هینێکی کاسالارە سالاری کەماڵبە جارجار تۆزێکی موتی ئەم جارە گشتی خۆی هاتی ێژمی طبعا من شعری وەسم و باڵای هیچ کەسێکان نییە هەر کێشگەرەکی وە بێ حرمەتیگەی ئەوە جیا خۆی داوا بکە کا سالارێکی ئەو شعرەوە بەڵای بێژتم کا سالارەوە باڵای کوێ تا بێژم وتی تۆ باڵای بنابێژی من ئیش بۆ باوەڕ زۆرەکەم ڕاستەقە ئەگەیتە دایرە شتەکان داوا ئەکا کارەبا ئاو ئەم شتانە لەوە عیبیتیان نیە وەڵا منیش کەوتمە معلوماتە سەقەتەکانی سەر سالار یەکەم معلوماتی ڕۆژێ لە سیارەیەکا سوار بوو پشتی ملی تەبعان پیر بووە چرچە ژنێ وتی و ئەم پشتی ملە چیەژی پاقلەوە ئەوتی و برمەکە نەبیناوە ئەمە یەکێ لە معلوماتەکانی دووهەم معلوماتی حەو پیاوی داوەت کردو بۆ چەمێ خولە سووتیا دوای داوەتەکە سواری کەرێ بوو نەرحەوتیان سێهەمیان عیبادەت و میبادەتی محمود سوڵتاشیان شایەت یەسیار مەشروشتە خۆ نوێژ ناکەوەی درە مەحموود زانێ لەکوێ چیەکە ڕۆژێکیش دەستی کردووە ملی ژنێ لای پلاکێکا پیاە چۆن ملاوە دیۆ چێکەوتی و تەلاقم گەوتی و پلاکە خاسەکەم دی دڕنەفیسی فەحسوکوا پلایسی کووا چی خاسەکەی جارێکی شانتەکی ژنێکا دەمەتەقیان کردو لە حەدیقەیەکا تۆزێ سۆندە کەوتوتی بێ فوی پیاگەن فویان پیا کردو ئەو بە لە سەرار فوی پیاگر و سەرار تڕێکی داو وتم پێی سالار تڵاقی خوار سێوەسێوتی ئەمە حەمە بەلەدێ و منەوە چوون بۆ لای حەمە بەلەدێ لەو پیاوەتر و نەینی عاملی ئەوتی من نیم بەڵام بەخوا سالاری ژنت جا منیش نووساومە سالاری کەماڵ بوو ئەشەن و بیلا خەمخۆری شاری لای پیاگەشتی و سالار مەسوول زۆرە ناسیەوە هیچیە زەلامیوتی و تەمەڵە هەر پۆلێکی وە 3 ساڵ بڕی هەرکی هاتگەسە لای ئەمڕۆیە بۆ زەبرادەریوتەوە ئەشەن و بیلا خەمخۆری شاری لای کاربەدەستان سالار سالاری شایەتی ئەدەم بۆم لاولا شازی بەڵام بەو برمە نەکەی شانازی بۆ شین و شایی ئازایت و بەتاو لە بیر و نەچوێ چەمی قولە سوتاو جێ عیبادەت و قولەکە یا ماڵە مەحموود سوڵتاشیان شایەتی حاڵە مەحمین وەکەکەی قەرەچەم یێژم هیتر زۆرە ڕووم نایە بێژم پلاک خاسەکەی عەشرەتە گۆڕی بۆ تۆزیە سۆندە پێوتم قۆڕی تۆسیە وەسێ خوارد حەمەی بەلەدێ و حەمەش هەرسێکی پیا کێشا ئەیکێ و لە بەینی حەمە و سالارە ون بوو معنای وایە ئەو تڕە من بوو بەخوا ئەیکەمە نەوتەکەی کەرکووک ئەو تڕەم ئەوێ مەیگرن وەسووک ئەمشە ئەخیر شعرمان دوای ئەنفال 4 پێشمەرگە چووە ماڵی قالەسوور لە لەوان یەکیان هاوڕێ کامەران یەکیان حەیدەرە بچکە لەو دوانەکەی نازانکی کە چوونە ئاوایی جاش و یەکسەر هاتە ئاوایی ئیتر قالەسوور زۆر مەردانەوتی و کەس نەپەشوەکێ خۆتان تێک مەدەن بچنە ئەو خانگەوە ئیسا ئاچم بڕنەوێک و سێسەی فیشەکەمەیە ئێتیێرم دەست لە دەست و خۆ لەخوا منی شەڕەکەم تەکدارێت وەڵای تر چووە حەوشە خۆی قالەسوور دیکۆرێکی جوانیە خۆی گۆڕا و زابتەکە هاتە حەوشەوانشان لە خانە خۆیان دامەزرانویە هاتە حەوشە خوڵک و ماریفەتێکی گەرمی کردی فەرم و ئاوایی تەفتیشکەن و دوای خۆت و قواتەکەشیان لە خزمەتە لێ نانخۆن ئەوشتی وەڵا دیارە ئەوانە نایەنە ماڵی پیاوی وەکو تۆ پیاوی چاکی ماڵیەوە تەفتیش ناگەن بەس ئاوای تەفتیشکە نوچ ئاوایان تەفتیش کرد و لێدا ڕۆیی و بیا تەقە بڕۆ خێراتی دوای ئەوشە هاوکاری تری کردیە باوەڕ ناکەم تا هیچ کەسی شوێ بێژێ ئەم مەوزوعەتە کردو و ماڵی ئاوا بێ یاخ منیش ئەمە گلەی یەکری
نووسامە ئەشەو بیلا یەکیەتی لەم پێ بڕوا پەکێتی بۆ زۆر کەس لە تەکیەتی فێر بووە چەکەچەکێتی خەڵکەلاتەکەی دێهات لەسەر ئێوە چی لێهات بوونە ڕەفیقی دۆلار بۆ ئاواتانە پێهات جاران بەکەر بۆیە چوون ئیسا مۆنیکاز ناچیە ڕۆژان ڕۆژی لە دوایە و ئەمە لەسەرتا ناچیە ئەگەر ئەو کاتە هاتن ئەمانزانی ئەمەنا ئەمانود ماڵی قەڵب بۆ دوا سەرە و خاوەنە قەزای بزنە لاتێکم بکەوێت لە سەد مەسوول باتوە کاک فڵان کەسوی منیش فەتاح و ڕەسوول لە ڕۆژێکی حەساسە دۆست و دوژمن نەناسە بەعز وەکم و لە ماسە ئەگەڕا بە دوای باسە نمونەیە باسەکەم مشتێکە لە خەروارێ قارەمانەتی گەرمیان لە بەرانبەر هەر کارێ سەیری کە خەڵکی گەرمیان قالەسووری قارەمان لەو پەڕیمان و نەمان قارەمانەتی سەلمان لادێ کەسی تیان نەما بەڵام پێشمەرگە جێما برسیان بوو لەبەر نان هاتن بەرەو لەواغان چوونە ماڵی قالەسوور دێیەکە لای باوەنور جاش و جێشی یەکسەر هات مامەقالە وەک ئافات نەیوت ئایچین بەسەر هات خوێنی خۆی کردە خەڵات وتی منیش پێشمەرگەم وەکو ئێوە لەو بەرگەم مناڵەکان دەرەکەم تا شەهید بوون شەڕەکەم دەست لە دەست قەوە لەخوا ڕۆڵە دوژمن گو ئەخوا چوو بڕنەوەکەی هانی ئیتر بۆمان سەلمانی وەک ئێمە پێشمەرگەیە بۆ کورد و کوردستانی جاشوجێ شاتە ماڵەوە بە قۆندەرە و پۆستاڵەوە خۆی لە حەوشا وەستا بوو بۆ ئێمە مامۆستا بوو لە تاق و ئەمان بینی کە چۆن هەرساوەقینی مامەقالە وەکو مرد وتی سەرتان دای لە بەردانیشن وەختی نانە چیتانە لەم گەڕیانە زابتەکە وتی مامە قسەکانی وەتامە من بچووک و تۆ کاکەم ماڵتان تەحەڕی ناکەم مامەقالە پێکەنی وتی باش و نەگەنی گەڕانەوە لە قەلەق نەشەڕ بوو نەچەقەچەق بەو پەڕی مەردایەتی هەستی پڕکوردایەتی وتی گوێ بگرن ڕۆڵە هەتا بژین لەم چۆڵە شەریکی شین و شایم هەتاک و تێنە تایم بۆیە ئەڵێم یەکێتی لەم پێ بڕوا پەکێتی بۆ ئەحانوەکەی داما و تڕە چەکەچەکێتی خواهی چنێش